یعنی ئەمەی کە ئێستا ڕوئەیە بە تایبەت پێت وایە هەفتەی کە بڕیارە ئەم هەفتەیە ینی ئەم شاندەی هەرێمی کوردستان بچێتەوە عێراق و دووبارە دەست پێ بکاتەوە بە گفتوگۆکانیان دەست پێ بکەنەوە پێت وایە سەرکەوتووە بێت یاخود ئەم جارە بە شێوازێکی تونتر عێراق مامەڵاکە وەک ئەوەی کە باس ئەکرێت لە پێشووترە تا ئێستا هیچ کات نەبووە هەرێمی کوردستان بەم بارودۆخە و بەم لاوازیەوە بچێتە بەردەم بەفدا. بەڵێ بێگومان خۆی ئەو بەشێک لەو شوێنەوانە تەنها لە کوردستانەوە بارودۆخەکە بینن. ئێمە وتارێکمان هەیە کە پێی وایە ئێستا عێراق ئەوێ هەرێمی کوردستان لە ناو بات و عەرەب چێتی زاڵکا و عێراق چێتی زاڵکا و کوردستان نەمێنێ. ئەمە بەجۆرە لە جۆرەکان ڕاستی تایە، بەڵام ئەوە هەموو وێنەکە نییە. یعنی عێراقیش وەسعی زۆر زۆر خراپ حتا پێش کۆرۆنا، یعنی حتا ئەگەر کۆرۆناش نەبێت ئێمە ئەگە بگەڕێینەوە بۆ خۆپیشاندانەکانی تشرین کە کۆرۆنا کۆتایی پێهێنا عێراق خەریک بە کۆتایی هاتووە. بۆچی حکوومەتی عەبدولمەجید کەوت و بۆچی 600 کەس بوونە قوربانی شەهید بوون یا کوژران بڵێن بە ناسی میلیشیاکان و بۆچی هەموو خەڵک لە ساحەکان مدافعیانە کێشا لەبەرەوە عێراق گەشت بۆ بنبەست گەشتوەتە خاڵەتی ئەمەیەک. دوو لە عێراقیش دابەشبوونەکان زۆر قۆڵ بوون، زۆر ئاڵۆز بوون، حتا لە ڕووی ئەمنیەوە تەحەدای گەورە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوو دوو ئەسمەیەکی گەورە لە نێوان پێکهاتەکانی حەشتی شەعبیا ڕوویدا، مەسەڵەن ئەوە هەلومەرجی ئابووری و کەرەنتین ڕێگەنادا زۆر فۆکەسی بکرێتە سەر. بۆ نمونە دامەزراوەیەکی وەکو حەشتی شەعبی کە بڕبڕەی پشتی ئەم ڕژێمە تازەی ئێستایە لە بەردەم هەڵۆشان و لە بەریەگە ڕۆشانە لەبەرەوەی نیوەی وازی هێناوە لە حەشد ئینشقاقی کردو چونکە سەرۆکاتی وەزیران دەگروپی دەپەرتەمان وازی هێنا. باشە لەناو شیعەکان جاران کۆدەنگی دروست ئەکرا بە ئاسانی. ئێستا ئەوە سێ کەس ڕاست بێن بۆ یەکەم جارە لە دوای 2003 لە تاریخی تازەی دوای 2003 کە تۆ کەسێک ڕاست پێری حکوومەتی پێ تەواو نەکرێ. ئێستا بوو بە سیان، ینی مستەفا کاظمیش ئەگەر بینە سەر باسی ئەو هەر ئەو کەسە کاریزماتیکە بەهێزە نییە، یعنی بتوانێت چاوەڕێی لێ بکەی وەڵام کێش. لەنگۆی ئەوەش هەیە کە عادل عەبدولمەهدی دووبارە ینی تقریبا شوێنەکە بۆ ئەوە شینی ئەوە بکایان هەندێک لایەن پاڵپشتی بکەن لەوەی کە بگەڕێتەوە دووبارە دەست پێ بکاتەوە. ینی وەکو سەرۆکوەزیر کۆتایی هاتنی عەبدولمەهدی بەو جۆرەی کە کۆتایی هات کۆتاییکی مەئساوی بوو، تراژیدی بوو بۆ تاریخی سیاسی خۆی و بۆ داهاتووی خۆشی. لەبەر ئەوەی هەرچەند عەبدولمەهدی لە کۆتایی هەشتاکانی تەمەنا، ینی ئەمە چانسی هین ئەوەی نییە کە وەکو سیاسەتوانێکی گەنج نییە بە تەماوی مەسەن کابینێتی پێک بێنێ. بەڵام ئەو لە دوای 2005ەوە چاوەڕێی ئەم دەرفەتە کاگەر ئێمە بیرمامێ لە 2005 بە یەک دەنگانی لەبەری سەدەکان مالیکی هەڵبژێردرا، جعفەری هەڵبژێردرا، گینا بۆ عەبدولمەهدی بووە. لە کاتێکا دەرفەتەکەی وەرگرت وڵات وێرانە بوو، هات بە خۆپیشاندانی تشرینی بەسەرا هات وە کۆتاییەکی خراپ و ئێستا عادل بەو ئەعتیباری کە سەرۆکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بووە خوێنی 600 کوژراوی لە گەردنایەوە تاریخێکی خراپەکە لەژێر خۆپیشاندان یەکەم حکوومەتی دوای ئەو 15 ساڵەیە کە خۆپیشاندان بیرڕوخێنێت. ئێستا بۆ ئەو هەلێکی زێڕینە ئەگەر بتوانێت چانسێکی تر وەرگرێتەوە لانی کەم ببێ بە مامانی لەدایکبوونی انتخاباتێکی تازە، ینی پێوترێت دەرچێکی شەرافەتمەندانە. ئەمە خەونی ئەوە بێگومان حەزیشی پێی هەیە، نەک لەبەرەوەی کە عەبدولمەجید دەسەڵات خوازە ئەوێ لە دەسەڵات بمێنێتەوە بە بێزبانی مالیکیەوە ئەو کەساتێکی وان نییە. بەڵام بۆ تاریخی ئەو و بۆ مستەقبڵ داهاتوو زۆر خراپە بەم جۆرە کۆتایی پێبێنن کە ئێستا کۆتایی بێت. لەم حاڵەتە عەبدولمەجید گەڕانەوەی مەگەر کاظمی شکست بکات، ئەگەر شکست بکات ئەو کاتە ڕێگەشانە دەستوری یاساییەکان تقریبا ڕەسیدیان نەماوەیانی ئەوە سێ کەس ڕابسپێرێت نەتوانین نەیانتوانی وە لە دەستوری هەر باسی ئەوە کرا دوو سێ جار سەرە کۆمارەتوانی خبر ڕاستپێرێ بێزگەلەوەش مانایەک بۆ ڕاستپاردنی خەڵک نامێنێتەوە. بۆیە یەکسەر عەبدولمەجید بێ بە بژاردەیە کە لە جێگەی خۆی بمێنێتەوە دەسەڵاتێکی پێ بدرێت بۆ ماوەی ساڵێک بتوانێت پێ بدرێت ئایا حاڵەتی لە ناکاو ڕابگەیەنرێت. و ئەمە بۆ دووشت باشە بۆ شیعەکان، یەکێک لەوەی کە نەهێڵن سەرە کۆمار پۆستی سەرۆکوەزیران وەرگرێت، چونکە لە یەکێک لە مادەکانی دەستورە هاتووە کە ئەگەر پۆستی سەرۆکوەزیران خاڵی بوو ئەوە سەرە کۆمارە چێتە جێگای سەرۆکۆمار بە ئەعتیباری شیعەنیە و کوردە. ئەمە ڕێگە ئەگرن لەوەی کە ئەو بچێت عەبدولمەجید داهێنەوە. دووەم عەبدولمەجید بژاردەیەکی زۆر باشە بۆ هێزە شیعەکان و زۆر نزیکە لە تاران و لە سەردەمی ئەوە سەردەمی بەهاری حەشدی شەعبی بووە، لیستی فەتح بووەوە لەگەڵ دەوڵەتی یاسا و ئێرانیەکان زۆر مرتاحن پێی.
لە هەمان کاتا کەسێکە لەگەڵ ئەمریکیەکان بەرکەوتنی نییە و استیبزازی نییە، یعنی ڕاستە لەسەر ئێرانیەکان ماوە، بەڵام کەسێکە نەگونجاویش نییە لەگەڵ ڕۆژ ئاوا لەگەڵ وڵاتە ئەوروپیەکان ئاسابێکی ساردی هەیە کەسێکی بە نسبەتی ئەوانەوە پارێزاییەکی لە سەردەمی عەبدولمەجید زۆر خەونەوە ئەمەش ناشارن. ئێمە زۆر تویت یاخۆت لێدوانە بینی لە فەرماندەکانی حەشتی شعبی لەوانە بوو ئالایی وەلایی و زۆر شبل زەیدی و زۆرێکی تر لەوانی کە پیان یەمینی شیعی ڕاستڕەوی شیعی مەدحی عەبدولمەهدیەکەن و پیان وایە باوکی هەژارانەوە، پیان وایە عەبدولکەریم قاسمی دووەمە، پیان وایە مانەوەی ئەو زەمانە بۆ عێراق و ئەمە خواستێکە نایشارن.